جەژنتان پیرۆز، خوای گەورە حەجی حاجیان قبولکە. بۆ ڕۆژانی جەژن چەند ڕێنمایەک دێن دەربارەی خۆراک و گۆشتی سوور. سەرەتا دەربارەی گۆشتی سوور. ئێمە دەبێ بزانین کە گۆشتی سوور بە کوڵاندن یاخود بە برژاندن ڕێژەیەکی زۆر لە چەوری تێری تێدایە. بۆیە پێویستە ئاگادار بین. بە تایبەت ئەوانەی کە نەخۆشی چەوری یاخود فشاری خوێن یان دڵیان هەیە پێویستە ئاگادار بن و ڕێژەیەکی کەم و دیاریکراو لە گۆشتی سوور بخورێ، بە تایبەت لە کاتی شەودا. ڕێنمایی دووەمان ئەوەیە دەبێ ئاگادار بین لە بەکارنهێنانی خوێ بە ڕێژەیەکی زۆر لە برژاندنی گۆشت یان لە هەر خۆراکێکی تر بە تایبەت، چونکە ئەوانەی کە نەخۆشی فشاری خوێنان هەیە دەکرێت ئەم خوێ زۆرە فشاری خوێنیان بەرزکاتەوە. لە کۆتا دەڵێن بە هیوای سەلامەتی بە هەموو لایەک خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵکە ئینشاءالله.